بابەت داواکاری خەڵکی باڵەکایەتی بۆ بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، سەرۆکایەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، لایەنە پەیوەندیدارەکان دوا بە دوای گەیاندنی کێشەی نێوان خەڵکی باڵەکایەتی و بەشێک لە بەرەکەیەکان لەسەر زەوی و زاری ناوچەکە بە مەبەستی ئەوەی یاسا کێشەکە یەکلایی بکاتەوە، چەندین جار و بۆ ماوەی 2 ساڵە کەسایەتی و ڕیش سپی و گشت چین و توێژەکان لە دەرگای گشت لایەنە پەیوەندیدارەکانماندا بۆ ئەوەی ئەم دۆخە ئاڵۆزەی ئەمڕۆ نەگەین کە بەلای ئێمەوە دۆخێکی نەخوازراوە بەداخەوە گەنجێک بووە قوربانی. بەلای ئێمەوە لایەنە پەیوەندیدارەکان کەم تەرخەم بوون بۆ چارەسەرکردنی کێشەکە. بۆیە لێرەوە چەند بارەی دەکەینەوە کە لایەنە پەیوەندیدارەکان هەوڵی زیاتر بدەن بۆ ئەوەی دۆخەکە ئاڵۆزتر نەبێت. بۆیە باشترین ڕێگە بەلای ئێمەوە چۆڵکردنی ناوچەکەی لە هێزی چەکداری هەردوو لاو گرتنەبەری ڕێگە چارەی یاساییانەیە بۆ چارەسەری کێشەکە. لە ئەگەری بەردەوامی دۆخەکە ئەوە ئێمەی خەڵکی باڵەکایەتی بە گرتنەبەری فشاری مەدەنیانە بە ئاراستەی فشار خستنە سەر دام و دەستگاکانی حکوومەت هەنگاو دەنین. لە کۆتاییدا هیوادار و هیواخوازین خوێنی ئەم گەنجە بێتە هەوێنی لێک تێگەشتن و ئاشتی بۆ هەردوولا. لێرەدا ڕاگەینن هیچ لێ دوانەکی ڕاستەخۆل هیچ کەسێک وەرناگرێت.